ئاسمان دەتوخوا پێم بڵێ گیانە ئەم شەو بۆ ڕەنگت ئەوەندە جوانە ئەستێرەکان ئەدرەوشێنەوە هەندە ڕووناچی هەر ناڵەی شەوە نورانی بووە حەوتەی سەماوات دڵخۆشی ئەڵێ گەیشتووی بە ئاوات ڕێڕەوی مەککە بۆ قودس و ئاسمان فرە بۆن خۆشە ئەمینە و ئەمان پیغمبر و سرورمان حضرتی محمد صلى الله عليه وسلم. داواکانی لە خوای گەورە ئەو یادە بکە مای خۆشەویستی و تەبایی و مای ئەوەی کەوا خوای گەورە کوردستان ئاوادان بکە شیفا بۆ نەخۆشەکانمان بنێری و هەروەها خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە بە تایبەتی مردیەکانمان یا ڕەبی خودای لە خاتری گەورەی خۆت و پیرۆزی ئەو ڕۆژە پیرۆزە ئەو یادە پیرۆزە هەموو لایەکمان سەرکەوتوو بکەی و هەروەها کوردستان دوور بکەی لە ناخۆشی و نەخۆشی لە دەستی هەموو یا و خراپ و کەسانی ئینشاء الله ناحەس. ئەو سەفەرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەتوانین بڵێین تەماشای سوورەتی پاشی سوورەتی ئەل-ئیسراء بکەین دەبینین کە سوورەتی لێ ئێوە گوێتان لێ نییە ئاسمان دەستی بەجوولە کرد حەقی خۆشیەتی دەست بەجوولە بکە لەو 120ەی 80 ریزی ئومەتی من بوو چلی ئومەتەکانی تر لێرین زەمانەوە لەناو گەلی کوردی قارەمان لەناو گەلی کوردی موسڵمان بەردەوام مبارەک بوونەتەوە. شەوی ئەل-ئیسراء والمیعراج شەوێکی گەورەیە لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتێک کە زۆر دڵتەنگ و خەمبارە بە وەفاتی مامی بە وەفاتی خێزانی کە بە تەنیا ئەمینێتەوە کە پاڵپشت و دڵنەوایی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم بۆی لەو کات و ساتانەدا خوای پەروەردیگار دعوەتی ئەکا في الأرض إلى السماء في المكة إلى بيت المقدس لەو شەوانە لە تاریخ شەوێکدا کە حەزرەتی جوبرائیل دێ بوي كأخوي جورج القرآن فرم بسم الله الرحمن الرحيم سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا خوي پروردگار باسك كا سون پیغمبري خوي دعوت أكا لمكي مكرمة لمناو مالي خوي بو بيت المقدس لو بو آسمان كان لو بو سدرة المنتهى وخدمة خوي پروردگار شوي إسراء ومعراج شوي شجلة جوريا إما إستكديت من عادة تنها ودبي الله بيستحفتي رزب كواب باز دكين بينما أو معجزة خالدة نكبة سوتشي نكبة دانيتشي بلكو بيويستا قلق كواب باز بكري لهم مناسبات كواب باز بكري تشي أو معجزة تنها لبو پیغمبر صلی الله علیه وسلم لو هیچ کسی نبوه لو هیچ کسی چیتش کوا نبیتن معجزه چی او گوره کوا خوای تبارک و تعالی قانونی عاد و آسمان و قانونی زمان و مکانی هموی راگرد لبرخاتی او رحله پیروز و مبارکه لبو حضرت محمد صلی الله علیه وسلم شوێکە کەوا دڵنەوایی تێدایە لۆ تووشی پاش ئەو هەموو ئێش و ئازارەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دیتی لە دەست خزم و کەسانی و خەڵکی سەرزەوی خوای تەبارەکەوە تەعالا کەنەوە پێگوت یا محەممەد صلی الله علیه وسلم ئەگەر خەڵکانی سەرزەویش پشتت تێ بکەن بەڵام ئێمە قەت پشتت تێ ناکەین خەڵکانێکی تر هەیە مەخلوقاترێ لە ئاسمان تا مەزرۆنە لە بۆ دیتن لە بۆ لیقای تۆ شارك خودان خدمتان دبێت هەمیشە خزمەتەکانمان دایکی کوردستان شاری سڵتان مزەفەرەتی شاری بەلای گەورەی کۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەفەرێکی کردووە بۆ عالەمی تەسبیح بۆ عالەمی تەسبیح